سكاجون لكن دزقايب توك الاتحاد ما قلت الشاكر انا لا الاتحاد من بين اجي كان يا محمد
حكمك تاني شي هنا حكمك تشي چه پیرش نهاره چی هینه
كبارات من التخطيط
Kesin mi? Belki de şey yapacak değil ya. Kaç taş da ya? Acayip Kürdistan'a geldi ya. Mülakat eder. Seyir espere. بس تحقیل خدا بس چه فرقه لچند سرویس که سلیمانی نه شو ذکر تو که سلیمانی بس شاید نه اجتماع tabii ki. Su da kalıyor.
شو الو حق ما تلات الاخر Hey!
Doegie! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Ziemi facile hat. Questo BBC. Io parlo a te per piacere, non faccio. الورزيدا بأودك ولا مصلحة الشيخ o raqam 2 زور باشه بعدش Biz de dedim ciğerci.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, Jack! Forward, Jack! السلام ورحمة الله وبركاته. هنا صار وجه الملعب
Good! Good shot! Forward, Joe!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Soldier! Johnson. والله الافكار منيح. والله عايبين يا استاذ باشا. والله جبل السريع والله بتشتري شغل كتير بدي لسه ما بعليش الفاظ القرآن لفكر النما يا
həcmi almaq lazım. Göstərmədə etki Hey! Come on! Hey! Come on! Good! Soldier! Dost zaten. Ah var be iş. Adil Gönce. Ayın ayın.
Contact! Soldier!
Doegie! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Hey! Kom op! Kort! Kortje! Volgende!
Hey! Komen! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende! Offside, 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 offside. Ahmet. Umut.
دقيقة بداتهم سرچای بە 2 دقان دەچێت سرچای هەر پێ دەچی 2 دقی داوێت
پێشەکی دەستخۆشتانی دەکەم لە هەم بەڕاست لە هەم یاریەکان ئامادە بوون و ڕەنستان کێشاوە ئەو دەوریە زۆر لەمە باش بوو هەرچەندە ئەوانە شەباب بن ئەمەش ناشین بووین یعنی ئەو دەوریە فرسەتێکی باش لەوەی خۆمان لەو خولی نایب ئامادە بکەین هەم کوردستان و هەم عێراقیش سەبارەت بەو یاریش خۆمان بە باشی ئامادە کرد بوو بەس دوسێ فرسەمان لۆڕێکەت و نەمانتوانی بکەینە گۆڵ شەوتی دومیش زۆر باش بووین بەجددی چەندی فرسەمان هەبوو ئەنج لە جەزایەکی گۆلیان کرد و موفق نەبووینەوە پیرۆزیامی دەستیان خۆش دەستێت بلا خۆش بەدڵنیانی ماسێکی باشمان پێشکەش کرد زۆر سپاسی ڕاهێنەرەکان دەکەین بەڕاستی زۆرمان دوێن لەگەڵ لەم یاریە بەڕاستی ئێمە بە ئاز زۆر باشتر بووین بەس هەڵەکانمان نەماین فرسەمان زۆر چوان چەند فرسەمان چوان بەس بە ئاز زۆر باش بووین زۆر ڕامان لە خۆمان بوو ئیتر لە دقی ئاخیری حەکەم پەنارتێکی لەسەر گرتین و بە هەڵی دیفاعی گۆڵەکمان خواردەنا بە ئاز ماشەڵڵا زۆر باش بوون ئینشاڵڵا یاری داهاتوو قەرەبووی دەکەینەوە و ئینشاڵڵا دەگەینە نیهایی و ئینشاڵڵا کاسەکە بە خۆمان دەبن سەرەتا بە خێراتنتان دەکەن کاک حوسێن زۆر مەمنون کە تو لە هەموو یاریەکان ئامادەی و پاڵپشتی و گەنجانە دەکەی و زۆر سپاس بۆ خوا گەورە کە گەیشتن بە یاری کۆتایی بەبێ شکست یعنی بەبێ دۆڕان گەیشتینە فیناڵی دەوریەکە ئینشاڵڵا پەنا بۆ خوای نهاییش کاسەکەی دەبین لۆ نادی هەندرێن و زۆر سپاس بە خێراتنتان دەکەیت سەرەتا سپاس لەخوای گەورە وەڵی دەوری اتحاد فەرعی دەورێک زۆر گرنگ بوو لە بۆ نادیەکان تاوەکو بتوان یارزانەکان لە بۆ دەوری کوردستان خۆیان ئیسپات کەن و یاری بکەن لەوێندەر گەمە و ڕۆژمان لەگە نادیە و لێرە برێمنەری نادیە و لێر تیپەچ زۆر باش بوون لە بۆمە قوڕس بوو بەس ئەلحەمدولیلا توانین ماسەرکەوتن بەس بین ناو گەمەی هەلی زۆرمان لۆ ڕەخسا زۆر گۆلمان چواندەوە لە ئاخیرەکەی پێگەیشتین و گۆلێکمان کرد و یەک بەیز لە گەمەکەی براوە بووین سوێن نهایی ئینشاڵڵا موفق دەبین لە نیهاییش فەرقینی هەر نادێک لەمەوە بیتن ئەمە تۆپانی خۆمان دەکەین ئینشاڵڵا کاسەکەش دەبین